مەبەستمانە گفتوگۆیەکی کورت و خێرا لە ڕووی سەربازیەوە لەسەر ناوچەکە بکەین بە شێوەیەکی گشتی بە تایبەتی دوای گرژیەکانی نێوان ئیسرائیل و ئێران. بەڕێز ئەمیر سعدی شرۆڤەکاری سەربازی لە بەغداوە لەگەڵمان دەبێت بە سوپاسەوە. بەڕێز ئەمیرم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. وەک ئاگادارن تا چەند مانگێکیش پێش ئێستا زمانی گفتوگۆ و دیبلۆماسیەت لە ناوچەکەدا زۆر سوپاس لە ناوچەکەدا شکستی هێنابوو بە شێوەیەک لە شێوەکان درۆن و موشک جێگەی گرتبووە، بەڵام ئێستا خەریکە هێواش پێچەوانە دەبێتەوە. ئەمە چی دەگەیەنێ لای تۆ؟ بەڵێ شەوی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت بە ئەومان لە بیر بێت کە کەمبوونەوەی گرجەکان کارێکی ئاسان نەبووە، بەڵکو شتێکی ئاڵۆزە و ئەوەشمان لە بیر بێت کە جوڵەیەک هەیە لەلایەن چەند یاخود لەلایەن چەند سەرکردەیەکی سیاسی وەکو سەردانەکەی سوودانی بۆ واشنگتن، هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئێران و بۆ ناوچەکە ئەمانە بوونەوە هۆکاری کەمبوونەوەی گرژەکان. عێراق وەکو وڵات مامەڵەیەکی باشی کردووە لەسەر ئاستی هەرێمی و چەندانێکی دیکە و لایەنە سیاسەکانی نێو عێراقیش بۆ ئەوەی کە بارودۆخەکە باشتر بێتەوە. عێراق ویستوێتی کە ببێتە خاڵی هەڵمژینی ئاڵۆزیەکان بە شێوەیە کە بارودۆخ هێور بێتەوە لەو ململانە جیۆسیاسی لە نێوان ئەمریکا و ئێراندا و لە خاڵی هەرە مەترسیداریش کە هێرشی ئیسرائیلە بۆ سەر خاکی داگیرکراوی غەزەکە. تاکو ئێستاش ئەم کێشەیە ناوچەکە دەهەژێنێت و مەترسیەکی زۆر گەورەیە، بۆیە ڕەنگە عێراق ئێستا بەرەو هێورکردنەوەی بارودۆخەکە بچێت، بە تایبەتی کە لە ماوەی دواییدا ئاڵۆزی زۆرمان بینیەوە، چەندین هێرشمان بینی. ڕەنگە ئەم هێرشانە بەشێکیان بە ئاراستەکەنی دەرەکی بن و هەندێک جاریش پەیام بن بۆ لایەنی ئەمریکی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن چەند لایەنێک پەچەکدارێک. گۆڕانکاری ئەوێنی لە ناوچەکە کە مەبەست لێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە درۆن و موشک بەدی دێت یاخود بە دیبلۆماسیەت و گفتوگۆ؟ بۆ ئەوەی ڕوون بین هەر گۆڕانکاریەک بۆ ئەوەی بکرێت پێویستی بە بنەمای دیبلۆماسیەتێکی بەرزە. هەندێک کات بنیادنان کارێکی سەختە، بەڵام وێرانکردن شتێکی ئاسانە واتە پێویستی بەو وزەیە نابێت. لەوە ئاسانتر نییە تۆ شتەکان وێران بکەی، بۆیە ڕوبەڕووبوونەوەی سەربازی مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەرتەواوی پێکاتەکانی دەوڵەت، نەک لایەنێکی سیاسی بە دیاریکراوی دەوڵەت پێویستی بە کۆمبوونێکی گشتیە بۆ ئەوەی ئاودان بکرێتەوە. بۆیە بوونی گرژی سەربازی لە هەندێک ناوچەی ئەو دەوڵەتەدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و ئەو هێرشانکردن سەر هەرێمی کوردستان شتێکی زۆر مەترسیدارە. بۆیە کۆدەنگێکی سیاسی هەیە واتە دەسەڵاتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی فیدراڵی لەگەڵ ئەوەدان کە چارەسەری دیبلۆماسی بگرێتە بەر و ئەمە خەریکە وەرگێڕانەکەی لە بڕیارەکان دەبینین بە تایبەتی لە سەردانەکەی سوودانی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و بە هەمان شێوەش بینیمان کە چۆن ڕەنگی دایەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان. بۆیە ئێستا ئاراستەی سیاسی بەو ئاراستەیە دەڕوات کە ئەم بابەتە بەدی بێنێت، بەڵام بوونی هێزەکانی ئەمریکا یاخود هێزەکانی هاوپەیمانی لە نێو عێراقدا بۆتە شتێکی ڕەتکراوە لەلایەن لایەنە سیاسیەکان و ئاڵۆزی دروست دەکات. لە کاتێکدا دەکرێت کە بارودۆخەکە خراپتر بکات، نەک بەتەنیا لە نێوان عێراق و لایەنەکان. ئێمە باس لە هێوربوونەوەی ناوچەکە دەکەین، بەڵام دەمانوێت بزانین چ گریمانەیەک هەیە بۆی لە داهاتوودا ناوچەکە ئاڵۆزی زیاتر بەخۆیەوە نەبینێت؟ ئەمە بابەتێکی زۆر ئاڵۆزە و ناتوانین بەم شێوەیە ئەنجامەکان و دەست بخەین، بەڵام بوونی زامنی لەلایەن حکوومەتی عێراقی بەوەی کە هەوڵ دەدات ئەو گروپە چەکدارانە کۆنتڕۆڵ بکات و هەروەها نوێبوونەوەی ئەرکی چاودێریکردن و هەواڵگیری ئێستا لە زەمیندا کارێکی بەرپایە و ئەوەشمان بیستووە با بڵێن بەلایانی کەمەوە کە محەممەد شیع سوودانی لە کۆبوونەوەیەکی تایبەت
دەبێت دەگەڵ کۆمەڕێک ئەکادمی و کەسانی شارەزا و توێتی عراق دەوڵەتێکی بەهێزە بەڵام نایەوێت ببێتە هۆی بەرکەوتن لەگەڵ لایەنێکدا بۆ ئەوەی سەقامگیری عراق لە ئەنجامیدا تێک بچێتە ئێمە نامانەوێت هێز بکەینە بەربنەمای سیاسەتەکەمان بەڵکو سیاسەتی دیپلۆماسیەت دەگرینە بەر بۆ ئەوەی بارودۆخەکە لەوە خراپتر نەبێت من مەبەستم بارودۆخی عراق لێردا بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی شتەکان خراپتر ببن بەڵکو پێویستمان بە کۆنتڕۆلکردنی ئەو گروپە چەکدارانەیە لە ڕێگەی ئەو لایەنانەی کە کاریگەریان لەسەر گروپە چەکدارەکانەوە هەیە واتە سەردانەکەی نێچیروان بارزانانی بنمونە بۆ ئێران یەکێکە لەم بابەتە گرنگەکان بۆ تاوتوێکردنی ئەو هێرشانەی کراوەتە سەر هەولێر و هەرێمی کوردستان ئەمە یەکەم سەردان نەبوو پێشتر سەردان هەبوو هەموو ئەمانە بۆ دیاریکردنی سروشتی پەیوەندی ئەم گروپە چەکدارانە و ئێران بۆ کە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری چەکدارانە هەیە. بەڕێز ئەمیر سعدی شرۆڤەکاری سەربازی سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.